سڵاوڕێز خۆشەویستان، ئەمشەو بەم کاتی درەنگە مهمە ڕیکۆرد بێ بەڕاستی کێشەکەەوە نییە کە چەند کەس ئاگادارە چەند کەس لە لایڤەکایە ئەوە گرنگ نییە. لە فەیسبووکیش نیم هەر لێرەوە چەند قسەیەکەکەم لەسەر ڕێکاری عەبدوڵڕەزاق کە دوای دوومە لە سلێمانی ئەمڕۆ پزیشکی دادی سلێمانی ئاشکرای کرد کە ئەم کەسە ناوی ڕێکارە گەنجێکی کوڕی کابرایەک بە ناوی عەبدوڵڕەزاق ئەوەی کە مدەدا چوونم کردووە لەسەر ئەو بنەماڵەیە هەموو تەمەنیان لە ناوی یەکێتیا بوون و بۆ یەکێتی گیانبازیان کردووە، مامی شەیدی یەکێتی بووە، هەموو خێزان و بنەماڵەکەی لە ناوی یەکێتیا بوون و ژیانیان بۆ یەکێتی تەرخان کردووە. بەڵام ئەو دوو دانەمانە کوڕەکەیان لەویا سوتاوە هەتا ئێستا نەیان ناسیوەتەوە، ئەمڕۆ ناسرایەوە. کاتێک کە تۆ ئەمانە بینیت نازانین دەست بۆ چی بەریت، لە کێوە قسە بکەیت. جارێ بەر لە هەموو شتێ با جگە لە پاڤڵ تاڵەبانی کە ئەوە هیچ شەرمەزاری مێژووە، ئەوە هیچ سووتاندنی ئەم ڕێکارە پەڵەیەکی ڕەشە هەتا ئەو ڕۆژەی مێژووما بێ بە تەختی تەوێڵی پاڤڵ تاڵەبانی و ئەمێنێتەوە بەڕاستی هەرگیز ناتوانێت لی دەرچێت. نووسەرێک لە سەردەمی شێخ مەحموود تیرۆکە لە سلێمانی هەتا ئێستا پەڵەی شەرمە بە مێژووی شێخ مەحموودەوە، باشە، بەڵام ئەمەیش بەڕاستی پەڵەی شەرمە بە تەختی تەوێڵی پاڤڵی کوڕی جەلال تاڵەبانیەوە. بەڵام ئەوەی کە شەرمەزاریە بەڕاستی شەرمەزاریە بۆ خەڵکی سلێمانی، شەرمەزاریە بۆ هەموو ئەو نووسەر و شاعیر و لات و لوت و دەرمان خۆر و شروب خۆرەکە لە چاخانەی شەعبا دانیشتوون موچەیەکی سۆڵکەرانە وەرەگرن هەر خەریکی دۆمینە و ئەزلیف و ئالەم بابەتانان. ئەوە دوودانە مانگە تەرمی گەنجێکی قوربەسەری خێر لە خۆنەدی و لە مەیتخانە کەوتووە هەتا ئێستا یەک کەسیان بە یەک وشە باسییان نەکردو. بەڕاستی ئێوە نووسەرن، ئێوە شاعرن، بەڕاستی ئێوە خاوەنی هەست و شعورن، ئەسڵەن ئێوە پیاون دەڕاستیە، هەی نووسەرەکانی سلێمانی، هەی ڕۆژنامە نووسەکانی سلێمانی، ئێوە بەڕاستی بەشەرن، بە ویژدانتان حەیوان لە ئێوە باشتر نییە؟ توخوا ئێوە خۆتان بە ئینسان نەزانن؟ ئەی نەفرەت لەو قەوەمە حیزانەتان کە سەرتان شۆڕ کردووە بۆ پاڤڵ بەشەرێکتان نەوێرن دوودانە مانگە لەسەر تەرمێکی سوتا و قسە بکەن کە بە دەستی پاڤڵ و چەقۆ کێشەکانی لەیا سووتێنراون. ئێوە خۆتان بە بەشەر نەزانن؟ تف لە قەڵەمەکانتان، لە نووسینتان، لە مێژووتان، حتا لە چاخانەی شەعبیش کەویتیا دانیش. باشە، ئێوە مرۆڤن. حەسەن قەڵەم شەرمەزار بووە بەڕاستی. داوەشێن بۆ خۆتان و بۆ قەڵەمتان، هەزا تف لە شیعرەکانتان، باشە، لە شیعرتان، لە ڕۆمانتان، لە چیرۆکتان، لە نووسینتان، لە تلیاخۆری و دەرمانخۆریتان، لە بێئەخلاقی و بێڕەوشتیتان، هەرچی نووسەر و شاعیر و ڕۆژنامەنووس و مێدیاکاری سلێمانی هەیە یەکە بە یەکەتان، باشە، نەفرەتتان لێبێت کە ئاونە شەرەفتان نییە، بەڕاستی ئاونە ئابڕووتان نییە، نەتوانن لە سوچێکەوە چوار قسە بکەن، چوار دێر بنووسن لەسەر ئەو تاوانەی کە پاڤڵ تاڵەبانی کردوێتی. لانی کەم لەسەر گەنجێکی قوربەسەری داما و باشە کە دوودانە مانگە بەدەستی پاڤڵ تاڵەبانی سووتێنراوە، ئێوە شەهامەتان نەبووە قسەیەکی لێوە بکەن. ئێوە پیاون، ئێوە مرۆڤن، ئێوە چین؟ ئێوە بڕۆ سەری مێژووی گەلانی دنیا بکە. ئەم ئەوروپای لە سەردەمی ڕێنیسانسەوە کە هاتووە نووسەرەکانی ڕۆشنبیرەکانی مفەکیرەکانی دروستیان کردووە، بەڵام ئێوە کۆمەڵێک دەرمانخۆر و شروب خۆرن، باشە، هیچتان لەبارەیان نییە. بەڕاستی ئەبێ خەڵک میسکا بە قەڵەمەکانتانە، میسکان بە شعورەکە نیتانە، میسکا بە هەستانە کە بەڕاستی نیتانە. باش نییە؟ پاشان ئەی ئەو هەموو مامۆسای ئاینیە، باشە، ئێوە چ دینیەکتان هەیە لەسەر ئەم مۆزوع قسەیەکتان نەکرد؟ دوودانە مانگە گەنجێ سوتاوە نەتانتوانی قسەیە بکەن، نەتانتوانین لە منارەی مزگەوتێکەوە نازانێت دەربڕن بڵێن ئەو کوڕتان بۆشی ئاوا لێ کرد؟ ئەی ئێوە ئیشتان چییە؟
مامۆستایانی ئاینی بەشە ناچەکێکی لێ بێت لە هەموو لایەکەوە ئێوە پەلاماری ئەدەن ئەی بۆ قسەیەکتان نەکرد موچەکانتان نایەرن لەبەر پاڤڵ تاڵەبانی ناتوان دوو قسەی خێرکەن ها کرا هەنداز ئیسان چی بە ئێوە بڵێ بەڕاستی ئام هەموو سەرۆک خێڵ و سەرۆک عەشیرەت و مامۆسای ئاینی و نازانم پیا و تەڕەماش پیا و ماقۆڵ و ئەمانە بە شەرێک نەوێرێ دوو دانەمان تەرمێ لە شوێنێک کاکێ بە سووتێنراوی یەک بەشە نوێرە قسەی لەسەر کات باشە یان هەموو خەڵکی سلێمانی بەڕاستی هەموو خەڵکی ڕانی و قەڵازیە ئەو دەڤەرەی کە ئەم ڕێکارە خەڵکی ئەو ناوچەیە ئێوە داناوەشێن ئێوە خەچاڵەتی ناکێشن خەڵکی سلێمانی یەک پیاوتان یەک ژنتان لەو شارەیان نەبووە یەک قسە سەر ئەو مۆزوع بکات باشە ئێوە بەشەرن ئەمڕۆ لەو کوڕە داماوەیە سبەی لە کوڕەکانی ئێوەیە باشە ڕاستی ئینسان نازانێ لە چێوە دانیشێ داخی دڵی خۆی بڕێژێ بەڕاستی بەڕاستی سەیرە بەڕاستی ڕێک ئەو سلێمانیە وای لێ هاتووە من خۆم نایناسمەوە کەچی پاڤڵ دانیشێت لە هەولێرە باسی ئازادیم بۆکە تۆ تەرم سووتانوە تەرم ئاگرت تێبەراوە کاکە پاڤڵ ئەوەی تۆ کردوتە بەعس پێی شەرم بۆ بیکە تۆ خەچاڵەتی ناکێشی پاڤڵ تاڵەبانی تۆ بۆ چۆ دەرەچێتە ئەم هەموو تاوانە کە تۆ ئەیکەی بەرامبەر بە خەڵکی ئەو شارە ئەم هەموو تەعدایە کە تۆ ئەیکەی پاڤڵ تاڵەبانی باشە ژن نییە هەر ژنێتەسی کە تۆ سوالێ بیت باشە ئەکوژیت ئەسووتێنی باش نییە ئەمە چەند ئەمە تۆ دەیان کەس ترۆر کرد کە پاڤڵ تاڵەبانی کاکە ئەمە دەیان کە ترۆر کرد باشە کوڕەکەی هین کوڕەکەی ئەمەی کە لە ئەزمڕ هاتە خوارەوە بە سیارێک وەڵڵا ئەیش تۆ ترۆری کرد باش نییە ئەوانەی پێشووتە هەبوو ئاکام عومەر چوزانم کاکە فڵانە فیسارەکان ئەوەی کە لە ڕانیە ترۆر کرا هەر هەمووی تۆ ترۆری کردووە خۆ پاڤڵ تاڵەبانی تۆ هیچ شتێک نازانی ئیلا ترۆرکردن و کوشت و بڕ نەبێ کاکە تۆ چ دەعبایەکی تۆ خوا نادیتی بۆ سلێمانی بەڕاستی هەستا دەخواشنی نردووی دەواقع تۆ چه ئای دزێکی بەڕاستی پاڤڵ تاڵەبانی کاکە ئایلەو تۆ چیت بۆچی تۆ ئاواکەی لەو شارە ئەو شارش بۆچی ئاملیان حیس کردووە یەک زەرای من شرکەیشیان لێوە نایە جاران کەس پێی بڵێن وەڵا ئارام مەحموود تۆ باسی تێمانەکە ئەی با بۆ باسان دەکەم کاکە پاڤڵ تاڵەبانی تعداتان لێ یەکە سواژن و کشی و عالەمەیە بێ سامانەکەتان ئەدزێ جارێتان بۆ قیر ناکە هەرچیتان بەرامبەرتان ئەکا کوڕەکانتان ئەسووتێنێ یەک پیاوتان نییە قسە بکە بۆچی بۆ ئارام مەحموود بامش قسە بکەم قەیچێکە کاکە خۆ من قسەم کردووە پیاو ناکوژم بەڕاستی مناڵی خەڵک ناسووتێنم دوودانە مانگ تەرمەکەیدا لە پچشیدادا بکە کەس نەزانێ کوڕی کێیە خۆ ئێمە ئەومان نەکردووە قسەمان کردووە بەڕاستی بەڕاستی جارێکی تیژوتم بە وەڵڵی هەز بە شەرمەزاری یەکەم لەسەر دەمێکە ئەژیم کە پاڤڵ تاڵەبانی تێیە ئەژی وەڵڵاهی لەم باریشەوە خۆم بە خۆشبەخت ئەزانم کە لە هۆڵەندا ئەژیم ئەو هەوا پیسەی سلێمانی هەڵنامژم کە پاڤڵ تاڵەبانی هەڵی ئەمژێت باشە ئەو هەوا پیسە ئەو میکرۆبە ئەو ئایدزاویە هەڵنامژی ئەم ئارام مەحمەدە لەبەرەوەی کە پاڤڵ هەواکەی تێ هەڵەمژێت باشە والله ئازیزانی ئارام مەحمەد لە ئێوارەوە کە ئەو وێنەیە ئەبینم قەسەم بەخوانیە ڕێک ئەڵێ برای خۆمای لێ هاتووە ئەوەم پێ ناخۆشە یکۆنە مناڵی نەکبەتێکی داما و کاکە ڕەنگە بە 300 دەچوێ بۆ لای لاوری شەرجەنگی کاکە ڕەنگە لە بێپارەی و قوربەسە دەچوێ بۆ لای لاوری شەرجەنگی تۆ بۆچی سووتان دووتە ئاگریت تێبەرداوە ئەی هاوار ئەمە تۆ شەو چۆن نانەخۆی تۆ چ بەشەرێکی کاکە خۆ تۆ لاخۆی لە بەریتانیا گەورە بووی ئەوەیە تۆزێ شعوری هەبوایە تۆزێ هۆشی هەبوایە یەک تۆز مرۆڤ وتایە مرۆڤ پاڤڵ تاڵەبانی یەک تۆز مرۆڤ وتایە بەڕاستی بەس بەڕاستی تۆ مرۆڤ نیت باش نییە هێشەیش داوا لە خەڵکی سلێمانیەکەی دەنگی پێ بدا والله من نەزانم خۆ ئێران کورسی بۆ دانێ باوکم بە ویژدانم دەبارە دووبارەیەکەمەوە ئەوەی دەنگ بە یەکێتی بە دەنگ بە تۆ بووە قەسەم بەخوا بەس ئینسان نییە باشە قەسەم بەخوا هەر کەسێ زەڕێ شعوری هەبێ زەڕێ مرۆڤ دۆستی هەبێ دەنگ بە تۆ حیزبەکەی تۆ نادات ئەگەر شعوریشی نەبێ ئەگەر وەکو حیوان بژی بە نمونە باشە ئەگەر هیچی نەبێ دەستی دەنگ بە حیزبەکەی تۆ ئەداتوتەوە ئەوەی کێشە لەسەری نییە کەیفی خۆیەتی بەڕاستی باشە
داوا لە خەڵکی دەنگە باتێ نەفرەت لەو کەسە دەنگ ئایا بە تۆ پاڵ تاڵەبانی هەزار نەفرەتی لێبێ ئەوەی دەنگا بە حیزبەکەی تۆ لەسەر سووتاندنی ئەو کوڕ داماوە قوڕ بەسەرە باشە آخر بەدبەختیوە چی کردێتەوە دوو دانە مانگە جەستەیەکی سوتا کوڕێکی گەنجی دامای قوڕ بەسەر دوو دانە مانگە کەوتانە بە کۆڵ و سووتان دووتانە لەویا تەرمەکەی دانراوە باشە تخوا چیتان پێ بڵێم چیت خوا چیتان پێ بڵێم باشە چی بە ئێوە بڵێم بەڕاستی شعور خۆشە بۆ ئینسان بۆ ڕاستی بۆ ئینسان شعور خۆش بە وەڵڵاهی ئازیانی ئارام ئەحمەد لە ئێوارەوە ئەمەوێت لایف بکەمەوە قسە بکەم یعنی هەرچێ بیرمە کردو نەمەزانم چۆن قسە بکەم نازانم چی بەمانە بڵێم کاکە بە وەڵڵا بەبیللاهی هەرچی ئاوی ئەم دەریانەی دنیا هەیە هی هەموو دەریاکان ئازیانی ئارام ئەحمەد هەموو ئەو ئاوی ئەو دەریانە بکەم بەتف بیکەمە ناوچاوی سەران نیچێتی هێشتا کەمە لەسەر ئەو کوڕە باش والله هێشتا کەمە بە قورعان کورە تۆزێ شەرەف تۆزێ ویژدان تۆزێ ئەخلاق تۆزێ ئابڕوو ئەرێ ئێوە چ میکرۆبێکن نازڵ بوون بۆ ئەو شارە کاکە یا ئەو شارە بۆی چرکەی لێوە نایێت بۆی چرکەی لێوە نایە بەڕاستی تۆ خۆیان تەلەفۆنم بۆ مەکەن ئێوەش تەلەفۆنم بۆ مەکەن کاکە تەلەفۆنەکەی ئەڵێ چی ئەڵێ ئارام ئەحمەد قسە مەکە وەڵای کەم کاکە مناڵی خەڵکە سووتیان برە مناڵی خەڵک ئەسووتێن برای من دوودانە مانگی ڕێکە ئەو مناڵە بە جەستەیەکی سووتاوە کەس نازانێت کوڕیشی و مناڵێکیە باوشێکی ڕیسپی قوڕ بەسەر کە بینیمان لە هەولێرە ئەکڕۆزایە بۆ مناڵەکەی نیان و مناڵەکە لەکوێیە باشێکی دامای قوڕ بەسەری بە هەزار بەدبەختی مناڵەکەی پەروەردە کردووە هەموو تەمەنیشیان یەکێتی بوون باشە چ ئەخلاق و ئەتوارێکە کاکە من هەر ئەونا ئەم شەویستم بە ئێوە بڵێم وەکو چۆن ئەڵێ وەکو هەڵوێستێک یا وەکو تووڕەبوونێک لە بەرامبەر بەربەرەتی پاڤڵ تاڵەبانیە ئەو قسانم کردووە بەڕاستی باش نییە هیوادارم بە دوای منە هەموو کەسێ قسەی خۆی کات بێدەنگ مەبن بەرام بەمە کاکە ئینسان یەک جار ئەژی یەک جار تۆ شانسی نییە دوو جار بژیت تەنها یەک جار شانسی ژیانی هەیە شانسی ژیانت هەیە وەکو مرۆڤ بژی وەکو پیاو بژی شەهامەتی هەبێ ئینسان بە بەڕاستی لە بەرامبەر ئەم هەموو نەهامەتیە بێدەنگ مەبە وای دابنێ ئەوە برای خۆتە چیتە کە زەحمەت نەبێ وای دابنێ ئەمە کوڕی خۆتە پیاوەکان چیتانە کە زەحمەت نەبێ ژنەکانی سلێمانی وای دێن ئەو کوڕی خۆتانە کچەکان وای دێن ئەوە برای خۆتانە چیتانە کە براو کەسوکاری خۆتان بواە بۆچی ملتان وادە کردووە یەک کە چرکەی لێوە نایەت ها بۆ لە پێناوی چییە کاکە یعنی ئەم ژیانە ئەم نانە سندان لێ بدا ئەوە هێنێ ئینسان لە بەرامبەر ئەو قوڕ بەسەلایە قسەیەکی نەبێ بەرامبەر پاڤڵ تاڵەبانی ها کوڕەکەی عەلی شامالی داماوە هەموو تەمەن عەلی شامال پیاوێکێتی بوو لە ئەزمڕۆ چوون لە ماڵێکا دانیشتن سیارەکەیان بردنی و سەعات بویان ئەڵغام ڕێژ کردو لە ئەزمڕ هاتە خوارەوە تەقیەوە پێیە وتیانڵا دامی کردووە یەکێتیش کوشتی باشە کاکە برایەکیشێ ئەمە سمەدی کە دیویان تاشی ئێستا چێ پاڤڵ تاڵەبانی ماژێکە ئەو نەخوێڕێ بەڵێ کاروانی عەلی شامال وازانێمە کەرین نازانین کە یەکێتی کوشتی ئەویش ها وازانین کاکیجێ لاژەلاش ڕسوایینە چۆن دڵتانیە بەرامبەر بەو گەنجە جوانەکە ئاوای لێ هاتووە ناتوانانی قسە بکەن بەرحاڵ من قسەی خۆمم کرد دەسەکەم خۆش بێ حتا ئەو ڕۆژەی ما بم پاڤڵ تاڵەبانی ئەبێ هەمیشە هەر کردەوەیەکی قۆڕکەی ئەبێ ئەوە لە بەرامبەر تا ڕسوا بکەم ڕاستی بۆ مێژوو بۆ هەتایە با باش ئەو ڕاستی بزانیت ئەوە ئارام ئەحمەد نییە من لە پێنجوێنە لە بیری مێ ئێستاش خۆشەویستانی ئارام ئەحمەد لەو پێنجوێنەیە لە بیری مێت دراوسەیەکمانە بوو کوڕێکیش مەحەلەبی فرۆش بوو کوڕی با بڵێن ژنێک بۆ ئەوی پێڵن بێوە ژنیانی باوکی نەبوو با بڵێن مەحەلەبیە فرۆش زلەیەکی لێ بدا کابرایەکی زەبەلاع بوو خۆ من پێم نەهێرا مناڵ بووم ڕۆژمە سەر بانەکەی خۆمان لە ئەلیاسەفڕا لە نیۆڕۆ هەتاوەکو شەو بەس بەردم کۆ کردەوە ئاوا یەک بەرمیل بەرد هەتاوەکو توانیم ماڵەکانم بەردەباران کردووە باشە سروشتی من هەر بەو جۆرەیە بەڕاستی لە هەر شوێنێکە ناحەقی بەرامبەر بە کەسێک لێ ئەو کەسە ڕسواکە
باشە دەسەڵاتم نەبێ بەردی تێگرم دەسەڵاتم نەبێ قسەی تێگرم ئیلا ئەبێ قسەی خۆم هەبێ لە بەرامبەر ئەو مۆزوعانەیە بەڕاستی داوەشینە بۆ پافڵ تاڵەبانی داژێ خۆی با ئێوەکە کورە بڕۆ هەی کورە ئەدەین چۆنە خۆ بەخۆ پێغەمبەر هەرچی قسەی دنیا هەیە پێ بڵێم بەخۆ پێغەمبەر ئێشتا قسەکان هەمی کەمە بۆ تۆ با باشە ڕاستی بزانین اینجا بۆ کوێچی تۆیش هیچ لە ملازم عەلی و لە نازانم ملازم مەحسین و لە زەعیم سیدیق و ئەوانە زیاتر نییە وەکو چۆن ئەوانە بوون بە پەندی مێژوو وەکو چۆن ئەوانە چوونە ناو زەبڵدانی مێژووە تۆش ئایندە زەبڵدانی مێژووە پافڵ جەلات تاڵەبانی باش نییە لەبەر سووتاندنی ئەو کوڕە بەڕاستی لەبەر ئام هەموو ترۆرە کە تۆ ئەیکەی لە دەڤەرەی سلێمانیەکە بە شەرێک نارێ قسەیە بکە ئێوەش نەیکوژن کۆمەڵێک لە هەرە ئینسانە خێڕیەکانن بەرداوەتێک گیانی خەڵ لە سلێمانیە تەعدا لە خەڵکەکەن باشە شەرەفی خەڵکەشکێنن ئابڕووی خەڵکە بن باشە والله ئازیزان ئەندامی دژەترۆر و هینیان هەیە دژەترۆر و کۆماندۆ لە شوقایە لەبەر لە شرۆشی کە ئیباتەوە شوقەکە ئەوێ هەر بارکە ئەو ڕیزە شوقەیە ئەوێ هەر بڕوە ئەم کۆماندۆیە یا ئەم دژەترۆرە ئەمەدە لە شوێن ئەباتە ناو بە ئاشکرا ئەچن لە شەشەکان ئەبنەوە بۆ ناو شوقەکە خەڵ عایلەی تایە ژن و کشی تایە شتی تایە بەڵام ئەوان هەر ئاوا ئەیبن ئەمە حیزبەکەی کاکە پافڵ باشە کاکە بەداخەوە بەڕاستی میتر قسە ناکەم ئەویش کاکە خۆ ئەویش باوکی هەیە قوربەسەرە دایکی هەیە قوربەسەرە خوشک و کەس و کاری هەیە بابە مناڵێکی بەدبەختی داما و ڕەنگە بۆ 400 ناچوێ بۆ لای لاوری شەرجەنگی کاکە تۆ بۆچی ئاوای لێکی برا تۆ بۆچی ئەی سووتێنی ئەی هاوار تۆ من تێ ناگەم کاکە تۆ تینوێتی بە خوێن ئەشکێ بەڕاستی پافڵ تاڵەبانی یعنی تۆ تینووی خوێن یعنی تۆ بڕیارت داوە کە بەس خوێن بڕێژی بڕیارت داوە بەس مناڵی خەڵک بکوژی لە سلێمانیە باشە سەدەمانێ بەدەستی بنەماڵی باسانیۆ گیرمان خواردبوو کاکە گیان بەدەست ئانەوە گیرمان خواردبوو کە لە بادینانە کچەی ترۆرکە کچێکی ئێستا نۆرەی تۆیە لە سلێمانیە ئەوواکەی کاکە ئەیلەوە سەدەمانە ئێمە بەس فریای ئەوە کردن بڵێ بنەماڵی باسانی ئەویان ترۆر کرد ئێستا تۆ ڕووی ئەوان سپی کردووە هی بنەماڵی باسانی ئێستا بەس ئەبێ چاوەڕوانی ئەوە بن کە پاڤەڵ کێی ترۆر کرد ئەمشەو تەعدای لە کێ کرد ئەمشەو کچی کێی فڕاند ئەمشەو ژنی کێی فڕاند بەڕاستی ئەمشەو ژنی کام مەسئول بەدەژووی نووسنەوە تۆ ئاوای بەڕاستی پافڵ تاڵەبانی تۆ حیا بۆ جەلات تاڵەبانی نێشتۆتەوە حیا بۆ یەکێتی و نوێژەکەی نێشتۆتەوە حیا بۆ شەهیدەکانێکی نێشتۆتەوە حیا بۆ هیچ شتێک نێشتۆتەوە پافڵ تاڵەبانی هیچ بەڕاستی هیچ تۆ کۆن لە هیچ شتێک ناکەی لە شتی خراپەکاری تۆ چی کاکە تۆ چ دەعبایەکی کاکە ئەی هاوە والله ئازیزان ئەوەندە تووڕۆ ناڕەحەتم مەگەر ئەو خوا خۆی بزانێت هێشتا چاوەڕوانیشە خەڵک بچێت دەنگ با بە یەکێتی نیشتیمانی سەوس باسی چیەکەی کاک دەنگی چی شتی چی بابە وەڵا ڕۆم چی بکە خۆ خاوی چی ئێوەیش ئەوەی کە قسەکانی منی قوبوڵ نییە ئەو نە شەهامەتی هەبێ وەکو ئارام ئەحمەد قسەی خۆی کات قسەی خۆی کا بەڕاستی عیبە بێدەنگ مەبن لانی کەم لە سۆشیال میدیاوە لە لاپەڕەکانی خۆتانەوە دوو قسەی تیا بکەن دوو قسە دوو ڕەخنە بگرن دوو ڕەخنە باشە بڵێن بەسە ئیتر کوشت و بڕ بەسە سووتاندنی گەنجەکانی ئەو وڵاتە بەسە ترۆر و چوزان هەزار یەک قۆڕی تر بنووسن کاکە بۆ ئەترسن برا خۆ ناتان خۆن دەی بەهەرحاڵ ئازیزان منەوە قسەی خۆم بوو کە کردم لە حەقی ئەو ڕسمە جوانی ئەو کوڕەیە کە ئاوایان لێ کردووە بەداخیشەوە کە بۆ داداچوونم کرد بنەماڵەکەی هەموو تەمەنیان نەشێتی بوون بەدەیان شەهیدیان هەیە ڕێزەکان نەشێتیە بەڵام لە دواییە یەکێتی ئەوە وەفاقی بوو بۆیان باشە ئەوەیشی کە ئێستا یەت دیفاع لە یەکێتیەکە نتیجەکەی هەر ئەوەیە بەڕاستی هەر وای لێ عاقیبەتەکەی عەلی شامار هەموو تەمەنی لەگەڵ تاڵەبانیە بوو لەو شاخ و داخەیە لەسەر عەرەبانە بوو دوایی کوڕێکیانیان برد سمێڵیان تاشی هەچی بێحورمەتی هەیە پێیان کرد یەکێکیشیان کوشت باشە سەلامێکیان شۆڕ کرد ئەو داماویشیان کوشت کە بینیمان لەبەرەوە ئام یەکێتی وەفای بۆ هیچ کەسێ نییە باباش بیزانن 50 ساڵ نۆکەرایەتیان کە هەرکە ئاوا لار بووە یەکسەر لە مل ئەیان کاکە بابا ئەمە مێژووی یەکێتی هەروە بوو بابا وەهابیان بە تەور کوشت وەهابیان بە تەور کوشت
هەتا توانیان ترۆریان پێ کرد عەبدولی سۆران و چێ و چێکە لە سپیان ترۆر کرد لە دوای شاخۆیان بە تۆر لەگە جەبا فەرمانەوە کوشتیان مێژوێن هەروە پیس بوو ئەمانە کاک جەلالیەت مێژۆکەی هەروە گڵاو بووە خۆشەویستانی ئارام محەممەد باش نییە بەڵێ بەڵێ عفو وریای وهابین بەڵێ وریا شێر وریا ئەویان ئاوا پارچە پارچەیان کرد کاک ئاوایە بەداخەوە بەڕاستی بەداخەوە خەڵکیش قسە ناکا کاکەجیان لەبەرەوەیە ئاوامل هوڕ بووە پاوەڵ تاڵەبانیش کە چکەی لێوە نایە کاکەجیان ئەو بۆ خۆی کارەساتەکەی بەرحاڵ بەخواتان ئەسپێرم خۆشەویستان ئەم شەو زۆر تووڕە بووم لەبەڕێ حەقێکی بێ ئەم لە ئەولای خۆمە کاتێک کە ئەبینم دوودانە مام تەرمێکی سوتا و لە شوێنێکا دائەنرێ شارێکی ملیۆن و نیوی نووسەری شاعیری مەلای پیاو چاکی پیاو خراپی یەک کەسی چرکەی لێوە نایە بەڕاستی جێگەی داخ بەڕاستی جێگەی داخ دەی خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێرچن سەر چاوە بەخێرچن خواتان لەگەڵ